دەگەڕێنەوە سەرپرسی کۆبنەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بۆ پەسەندکردنی پرۆژەی یاسای بودجە بۆ ساڵانی 2023 تا 2025 لە ئەستۆدیەکانمان لە سلێمانیەوە بەڕێز دانا جەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق میوانمانە. بەڕێز دانا جەزا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. بە بۆچوونی ئێوە کۆبنەوەی پەرلەمانی عێراق بۆ لە کاتژمێر 1 کەوتە کاتژمێر 8 و پێتان وایە کاتژمێر 8 بکرێت یان لەوێش جارێکی دیکە دواخرێت؟ ئەم کاتەی جەنابەت و بینەرانی کوردستان 24 باش. ڕاستێکی ئەوەی کە هەیە هەتا ئەم چرکە ساتانە لە دوای ئەمەش دانوستانی چڕ هەیە لەسەر بابەتی بودجە، چونکە ئەوەی سابینین لادانێک هەیە لەو ڕێکەوتنە سیاسی کە هەبووە. یعنی پێشتر هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عێراق لەسەر بنەمای ئەو واقعی کە هەیە و لەسەر بنەمای ئەو ڕێکەوتن و تێگەشتنە سیاسیانی کە هەبووە نەخشەرەگایشی تونوتۆڵیان دانابوو بۆ مەسلەی نەک تەنها مەسلەی بودجە، مەسلەی پێکەوە کارکردن، مەسلەی ناوچەکانی دەرەوە هەرێم، مەلەفەکانی کە پێوەستە بە هەرێمی کوردستان، مافی هەرێمی کوردستان، دەستور، پێگەی هەرێمی کوردستان لە نێواندا دیبلۆماسی و عسکەری و هەموو ئەم بابەتانەی کە هەیە. ینی بەڕاستیە لەسەر بنەمای تەوافق و شەراکە و تەوازن بڵێن پەڕەیەکی نوێ لە عێراقی نوێ هەڵێتەوە، بە تایبەتی دوایەوەی کە ئیتلافی ئیدارەتە دەوڵەت دروست کرا. ئەمە یەکێک لە دەرهاویشتەکان و یەکێک لە ئەنجامەکانی ئەو ڕێکەوتنەوە بکە ئەم بودجەیە بۆ 3 ساڵ بێ و بەو شێوە بێ. ئەوە ئێستا ڕوویەوە ئەوەی بیستماکە چەند هەفتەیەک لەمە پێش گۆڕانکاری تا ڕادێگەتوانین ناسایی و نادەستوری و ناسیاسیش لە هەندێک بڕگەی گرنگ پەیوەست بە هەرێمی کوردستان ڕوویاوە کە ئەمە جێ نیگەرانی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان و نیگەرانی هەمومانە، چونکە ئەمە جگەلەوەی کە لادانە لەو ڕێکەوتنە سیاسیە بێبنەماکردنی هەندێک بابەتی یاسایی و دەستوریشە، دەستێوەردانە لە هەندێک بابەت کە ئەسەن بۆ نمونە پەرلەمان ناتوانێمە دەستکاری بکە. بۆ ئەمڕۆ جۆشمان لێ بوو کە وەزیری دارایی عێراق و تێگەر گۆڕانکاری لەم موازنەیە بکرێ یا لەم پرۆژە یاسای بودجێ بکرێ، ئەوە من تەداخولەکە متعنێم، چکەمە لەسەر بنەمای ئەو پێداویستیە کە عێراق پێویستی پێدی. دووبارە گەڕم بە پرسیارەکەی جەنابەت، دواکەوتنی ئەمە پێوەستە لەسەر ئەو خلافانەی کە هەیە کە بەداخەوە، یعنی ئەمە چەند جارێک ئەم سیناریوانەمان دیوە لە پەرلەمان کە ڕێکەوتنی سیاسیە کرێ، بەڵام بەداخەوە هەندێک لایەن التیزام ناکەن بە ڕێکەوتنەکە و ئەندامانی خوان و لەگەڵ ئەندامی کە هانەیەن کە لە ناو هۆڵی پەرلەمانە ئاڕاستەی دەنگانەکە و با بڵێن نەوعێک لە فەوزەویەت و با بڵێن جەوێک دروستکەن کە بەرەو ئاراستەیەک بەرەنجی هەرێمی کوردستان هەندێک بڕیار بن. بەڵێ بۆ بۆچوونیەوە کۆبنەوەکە ئاکرێت ئەمڕۆ؟ ڕاستێکی تەوەجوهێک هەیە کە بکرێ کۆبنەوەکە، تەوەجوهێک هەیە کە لایەن زۆر لە پەرلەمانتارانەوە بە تایبەتی وانەی شیعەکان هەوڵێکیانەیە کە بکرێ و بە هەندێک گۆڕانکاریەوە کە کردویانە و بە تەعەسوبی شۆماکەن. ڕاستێکەوە کە خوێنەوەمان هەبووە کەم تابعی قەناتەکانیشمان کردووە لەگەڵ هەندێک برادرانی خۆمان قسەمان کردووە، لایەن تەوەجوه بەو شەوەیە. تەوەجوهێک کە هەیە کە باڕاستەی تێگەیشتنە، تێگەشتنێک تەفاهمێکە بێ اینجا بکرێن، اینجا با ئەمڕۆ نەبێ بەیانی بێ بە 4 ڕۆژێکە بێ، بەڵام ئەبێمەوە بزانین ئەم بودجەیە تەنها مەسلەی پارە نییە، ئەمە سیاسەتێکی اقتصادیە، کاریگەری لەسەر ئابووری عێراقە بێ، کاریگەری لەسەر پێگەی سیاسی عێراقە بێ، کاریگەری لەسەر خودی پەیوەندە سیاسەکانی لایەنە سیاسەکانی ناو عێراقە بێ. و جگەلەوە کە ئەمە بودجەیەک نییە بۆ ساڵێک، بودجەیەکە بۆ 3 ساڵ. بۆیە ئەم بودجەیە زۆر گرنگە کە بە شێوەیەک جێبەجێ بکرێ و یاساکەی بە جێوەیەک داژرێت کە جێ ڕەزامەندی هەموو لایەنە سیاسی بن، بە تایبەتیەوە کە لە ئەتیلافی دارەی دەوڵەت بەشدارن. بۆیە ناکرێم بابەتە ئەوە تێپەڕ بێ. من تەسەورم وایە لایەنە کوردستانەکان لایانی کەم پارتی و هەندێک لایانی کە ئەگەر ئەو بودجێ بۆ شێوازە بێ کە پێداگیری لەسەر مافی کورد نەبێ، مافی کوردیتیانە بێ، بۆ شێوە تەعەسوفی ئەو بڕگانەی کە دایان نابوو دانرێ، من تەسەورم بەشدار نابن. من تەسەورم قورسیش ئەگەر بەشدار بن، چکە پارتی بەتەنیان هەندێک لایانی کەش ڕێکەوتن هەیە لەگەڵا تێگەشتنی سیاسیە کە بێونێ ئەومە با بڵێن ئەخلاقێکی سیاسیە کە بێ پابندن بۆ ڕێکەوتنە سیاسیانە. ئەگەر نا بە زۆرینە و کەمینە تێپەڕیکەن ئەمەش عرفێک بۆ بەداخەوە لەم چەند ساڵی خیرا هەندێک جارەمایان کردوەکو چۆن لە مەسلەی قەرزەکە بوو کردیان لەسەر مەسلەی هەندێک بابەتی کە ئەم زۆرینە و کەمینیان بەکارێنە. هیوادارم ینی بۆ ئاراستەیە نەڕۆن کە بە زۆرینە و کەمینە بیکەن. بەڵێ ئەو گۆڕانکاریانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە لەلایەن لیژنەی داراییەوە کران
بێگومان بۆ هۆی دواخستنی پەسەندکردنی پرۆژە یاسایی بودجە ئەوان ڕەنگە ئامانجیان و بێگومان ئامانجیان لاوازکردنی هەرێمی کوردستان بووە لەو بڕیارانە بەڵام پێتان وانە ئەو بڕیارانە وای کردووە کە هەتا پرۆژە یاسای بودجە پەسەندکردنی دوا بکەوێت زیان بە هەموو گەلانی عراقەکەێنێ نەک تەنها هەرێمی کوردستان بەتەکی دوایە ئێستا کە بودجە نەبێ ئێستا عراق حکوومەتی عراق بە یەک لەسەر 12 بودجەی 2020 گەڕوە جا تۆ بزانە 2020 عراق لە زوروفێکی زۆر تایبەتا بوو نرخی نەوت نزم بوو عراقی دوای کۆرۆنا بوو ململانەی سیاسی هەبوو ئەو بودجەی لە 2020 کە دارە بودجەیەکی تایبەت بوو بۆ زوروفەی خۆی بەو واقعی کە لەو کاتا هەبوو ئێستا عراق بە یەک لەسەر 12 بودجەیە ڕابەڕێەوە کە ئەمە حکوومەتی عراقی دەزوڵا نەکردووە بتوانێت پرۆژەی گەورە و سەرفیاتی گەورەی هەبێ ئەمە تەبعاً کاریگەری هەیە لەسەر شەقام لەسەر هەموو بابەتێک بودجە پەسەندکردنی بودجە ڕاسمالێکی گەورە هێنێتە بازارەوە هەلی کار زیاکە ئیسیسمارات زیاکە پرۆژەکانی خزمەتگوزاری دروستە بن و ئەمە جوڵێکی گەورە لە بازار و لە اقتصادی عراق و تەنانەت لە سعری سەرفی ژانێ سعری دۆلار بە دیناری ژەگۆڕێتیا لەمە ئەمە بەتەکیت هەندێک لایەن متەزەرید بن لەمە بەڵام لە ڕووەکەی کەشەوە خوێنەوە سیاسەکە ئەوەیە بۆ هەرێمی کوردستان کە لە دوای ئەو بڕیارەی کە دادگای پاریسیای عراق من ناڵم عراق و حکومەت چونکە ئەمە دەجێکێنەوە حکومەتی عراق جیاوازە ئەو حزبە سیاسیانی کە لە پشتی حکومەتەوە ئاراستی حکومەت دەکەن زەختی لێکەن لە پەرلەمان فشارەکەن ئەمە جیاوازە ئەو ئاراستە سیاسی کە لە پشتەوەیە کە ڕێکەوتنی سیاسی کرد لە دوای ئەو بڕیارە خوێنەکەوایە کەوان مووقیفیان هەندێک گۆڕاوە مووقیفیان تونتر بووە ئەیانێ بە چاویچکە تەعاملکەنیان وەکو فرسەتێک بە شێوازێکی کە تەعاملکەن پێ بیانێ لە ڕێی یاساوە هەندێک بابەت فەرزکەن بە سەیارێمی کوردستانە کە تا ڕادێک لە بڵین لە شێو ئابوووریەکەیەوە زەخت لە هەرێمی کوردستان کەن کەمە بە تەکید جێ قبولکردن نابێ بۆ ئێمە بەڵێ ئەگەر وای دانین ئەم شەو پرۆژە یاسای بودجە پەسەند بکرێت چەندی کات پێویستە تا بۆ گەڕاخرێت بۆ پێکە بێ بچێتەوە سەرۆکاتی کۆمار و دوایەتر بچێتەوە وەزارەتی دارایی وەکو کات ینی من تەسەورەکەم عادەتەن ئەم بابەتی یاساکان ئەمە ژۆرە بێ بە یاسایەکی نابێ ئاسایی نییە بڵێن وەکو کاریگەریەکانی کەوتمان بەڵام پرۆسەکەی پرۆسەیەکی یاساییە چکە ئەمە قانونێکە بۆ ئێسامە بۆ 3 ساڵە چێتە لای سەر کۆمارە گەلێت تاخیر نەبێ تەوقیعی بکا لە وەقع بڵاو بێتەوە و دوجار کە بڵاوبەوەی تر قابل تەنفیزێ تر جێبەجێ کرد لە لایەن مدامە دەستگاکەم تەسەورەکەم ینی لە بینی هەفتە بۆ 2 هەفتە تا 3 هەفتیان لەو زیاتر تێپەڕ ناکە ئەگەر ڕێکەوتنی لەسەر بێ بەڵام ئەگەر کاریگەری تەبعاتی سیاسی هەبێ ئەمان جیاوازە ئەمان محتەمەلە دوجار لكل حادث حديث يعني ئەمە بێ قسەی زیاتر لەسەرکەین من جارێک کێڵێمەوە ینی بە پێوەی کە تا دوێنێ هەبوو تەفەهومێکی سیاسی هەبوو لەوە سەرەوەی کە ئەو گۆڕانکاریەی کە کراوە تعدیل کرێتەوە جارێکیەوە بۆ شێوەیە نەڕات و بینیمان هەندێک لەو پەرلەمانتارانەی کە خەریکی ئەمە لەفە بوون باسییان کرد کە دووبارە گۆڕانکاری کراوەتەوە لە با بڵێن پرۆژە یاساکە بەیتیجاهی ئەوەی کە حکوومەت پێشکەشی کردبوو داخلەوەیە کە هەندێک لایانی کوردی ینی بۆ مزایدەیەکی سیاسی لەوانەیە بۆ جوڵانی خوتوکەی خەڵک لەسەر هەندێک بابەت جوڵاکەن کە دوجار لەوانەیە سوودێکی معنەیە بۆ سەر شەقامە بێ بۆوان بەڵام زەرێکی گەورە لە هەرێمی کوردستانەیە منەوە دامەتومانە بامە بەرژەوەندی هەرێمی کوردستان و گەلێرمی کوردستان لەسەر و بەرژەوەندی حزبەکانەوە بێ بەداخوانیان دەجار ئەوە نبینین بەڵام دوجار ئێستا شەر کاتماوە کە بتوانین تێگەیشتێکی سیاسی ڕێکەوتنێکی سیاسی تەواو بکرێ دوجارم بودجێ بە ڕێزامەندی هەموو لایەک بەڕێزدانە بۆ پێی بەڕێستان ئەندامی پەرلەمانی عراق بوون پێشتر ئەگەر بێت و پرۆژە یاسای بودجە بۆ ساڵانی 2023 تا 2025 بەبێ خواستەکانی کورد بە زۆرینەی دەنگ لەلایەن پەرلەمانی عراقەوە تێپەڕێنرا کورد چی بکات چۆن تانەی لێبدا لەکوێ تانەی لێبدا چ ڕێکارێ بگرێتە بەر کە نەیەڵێت بۆ شێوێ بەردەوام طبعا ڕاستێکی ئەمە لە پێش هەموو شتێکەوە پێویستی بە یەکدەنگی یەکریزی کوردیە کە هەموو کوردیانی هەموو حزبە سیاسەکانی کە نوێنەری کوردن لە حکوومەتی فیدرالی عراقا یەکدەنگ بن یەک بڕیار بن یەک هێز بن ئەمە قووەتێکی زۆرە بە هەرێمی کوردستان دوجار یەتە سەر بابەتەکانی کە توانی لە ڕێی دەستوریەوە لەسەر بنەمای دەستور کە دەستور مافی بە هەموو گەلانی عراقاوە کە هاوتا بن لە ئیسفادەکردن لە داهاتی عراق
ئەمە خاڵێکیە کاتوانین لە بنەمای دەستور هەم لە ڕێگا نێودەوڵەتێکەوە هەوڵ بیت هەم لە ڕێگای دادگای فیدرالی هەوڵ بیت کەم بابەتە دادگای فیدرالی سەرۆکۆمار پارێزەری دەستوری عراقن پارێزەری ئەو دەستورن کە پارێزەری گەلی عراقە بۆیە لە هەردوو ڕێگەکەەوە لە ڕێ دادگای فیدرالی لە ڕێی سەرۆکۆمارەوە بێ ئەم جوڵێ بکرێت ئەگەر ئەمانە دژی گەلی کوردستان بن سەرۆکۆمار هەڵوێستی جددی هەبێ ئەنی ئەم پرۆژە یاسایە بگەڕێنێتەوە تێبینە جدەکانی خۆی بەناوی هەموو گەلی کوردستانەوە بعد ینی وەکو کاراکتەرێکی سیاسی بەهێز توانێت بەناوی گەلی کوردستانەوە ئەو تێبینیانە بگەڕێنێتەوە و دادگای فیدرالیش بخرێتە سەر خەت هەڵوێستی جددی هەبێت لەسەر تەفسیری دەستور چۆن ئەم دەستور تەعامل لەگەڵ گەلی کوردستان بکات لە هەرێمی کوردستان و تەعاملی هەرێمیش بکات کە هەرێم سربەخۆیەکی ئیداری قانونی پەرلەمانی قەزایی هەیە ئەمە بەپێی دەستوری عراقە بۆیە بێ ڕێز دەمە بگیرێ و لەسەر بنەمای دەستور ڕێز دەمە بگیرێ نەک لەسەر بنەمای عاتیفە جگە لەمە مەلایەنە نێودەوڵەتەکان و قونسولیاتانێکە هەیە تێبگەێنێت کەمە خەرقێکی دەستوریە بەڵێ بەڕێز دانا جەزا ئەندامی پێشی پەرلەمانی عراق لە ستودیۆکان لە سلێمانیەوە لەگەڵماندا بووی سپاس بۆ بەشداری شرۆڤەکانت.